مانگرتنی کرێکارانی شرکەتەکانی پەیمانکاری و پرۆژەی نەوت لە بەردەم ڕۆژی جیهانی کرێکار. شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتیەکانی کرێکارانی پەیمانی نەوت ڕۆژی 4 مانگی گوڵان ڕایگەیاند کە بە مانگرتنی سەراسەریان لە ڕۆژی 5 گوڵان بەرەو پیری ئەوەڵی مانگی مەی دەچن. لەو ڕاگەیەندراوەدا هاتووە کە کرێکاران لە پاڵاوگەکانی ئیسفەهان، فازەکانی گازی عەسەلویە و پێترۆشیمی بوشێهر بەدەست لە کارکێشانەوە لە کار بەرەو پیری مانگرتنی سەرتاسەری چوون. لەم ڕاگەیەندراوەدا پاش دووپاتکردنەوەی داخوازیەکانی ئابووری و سیاسی کرێکارانی نەوت وەک چوونە سەرەوەی هەقدەستەکان و پێکهێنانی ئیمەنی شوێنی کار و ژیان و کورتکردنەوەی دەستی حراست لە ئەمنیەتیکردنی شوێنی کار و خەبات، پشتیوانیان لە داخوازیەکانی معلمان و خانە نشینکراوان و بەتایبەت ئازادکردنی کرێکاران و معلمان و تەواوی زیندانیانی سیاسی کردووە. لە کۆتایی ئەم ڕاگەیەندراوەدا هاتووە کە بە پێداگری لەسەر دوو داواکاری ئەساسی واتە کورتکردنەوەی دەستی پەیمانکاران و لابردنی یاسا کۆیلە ئاساکانی ناوچەی تایبەتی ئابووری لە ناوەندەکانی نەوتی هاوشان لەگەڵ معلمانی تێکۆشەر بەرەو پیری ڕۆژی جیهانی کرێکارەچین. ئەووەڵی مانگی مەی ڕۆژی ئێمەی کرێکار و هەموو ئەو خەڵکەیەکە بەدەست کۆیلەیەتی و چەوسانەوەی ئەو نیزامەوە دەناڵێنن. گەشتمان لەگەڵ یەک ئەم ڕۆژە بەرز ڕادەگرین. شۆڕای ڕێکخستن لە 5 گوڵان ڕایگەیاند کە بانگەوازەکە وەڵامی وەرگرتووەتەوە و مانگرتن لە چەند بەشی سەرەکی شرکەتی نەوت دەستی پێکردووە. شۆڕای ڕێکخستن وەبیری هێنایەوە کە نزیکەی 100,000 کەس لە کرێکارانی پرۆژەی نەوت هاوینی ڕابردوو دەستیاندا بووە مانگرتنێکی سێمانگە و ئاکامی ئەو مانگرتنە لە بەشگەلێک سەرکەوتوو بووە. ئێستا هەڵسوڕاوانی کرێکاری نەوت و جەماوەری دەیان هەزار کەسی کرێکاران هەوڵەدەن داخوازیەکانی کرێکارانی نەوت لە گشت بەشەکانی بەسەر پەیمانکاراندا بسەپێن و لەم ڕێگایەوە لاوازیان بکەن و لە کۆتاییدا بارودۆخی هەڵوەشانەوەی شرکەتە پەیمانکاریەکان پێک بێنن. لە کاتێکدا کە ڕژیم سەرقاڵی سات و سەودای سازشکارانەیە لەگەڵ ئەمپریالیزمی ئامریکا و هەوڵەدات کە ئیزنی بەرهەمهێنان و هەناردەکردنی نەوت وەربگرێت، مانگرتنی سەر لە نوێی کرێکارانی نەوت و پێترۆشیمی گرنگیەکی تایبەتی هەیە. بەر لە هەر شتێک ئەم کرێکارانە ڕایان گەیاندووە کە هەقدەستەکان ئەبێت گونجاو بێت لەگەڵ نرخی واقعی هەزینەکانی ژیان و بە پێی چوونە سەرەوەی هەر ڕۆژەی ئەو هەزینانە هەقدەستەکانیش بچنە سەرێ بە جۆرێک کە هەقدەستی هیچ کرێکارێک مانگانە لە 16 ملیۆن تمەن کەمتر نەبێت. ئەوان لە هەمان کاتدا چوونە سەرەوەی هەقدەستەکان بە مافی تەواوەتی هێزی کار لە ئێران نەزانن. خەباتی کرێکارانی نەوت ئەتوانێت ئەزمونێکی باش بێت بۆ تەواوی ژنان و پیاوانی کرێکار کە لەلایەن سەرمایەداران و دەسەڵاتدارەتی ئیسلامی کێشراونەتە ژێر هێڵی هەژاری و بەرەو ئەوە دەچن بشنە ژێر هێڵی هەژاری تۆخ. مانگرتووان پێداگرن کە بەشێک لە مافەکانی خۆیان لە گەروی فەرماندە گەندەڵەکانی سپا، ئاخوندە گەورەکان و تێرۆریستە ئیسلامیەکانی ناوچەکە دەربکێشن. خواستی ئازادی زیندانیانی سیاسی کە لەلایەن کرێکارانی مانگرتوو هاتووەتە گۆڕێ، کۆڵەکەی دەسەڵاتی ئیسلامی و سەرکوتگەری سەرمایەی کردوەتە ئامانج. هێنانە گۆڕی ئەو داواکاریە سەرانسەریانە سۆز و هاودەردی جەماوەری خەڵک بە قازانجی کرێکاران بەهێزترەکات. هەوڵ لە پێناو لاوازکردنی هێزەکانی حراست کە بە ژمارەیەکی 40,000 کەسی کە گشت کرێکاران و کارمەندەکانی شرکەتی نەوت کنترۆڵەکەن بەستێنی لەبار بۆ پێکهێنانی پشتیوانی کرێکارانی ڕسمی و کارمەندانی بەشەکانی جیاوازی شرکەتی نەوت دەخڵقێنێت. داخوازیەکی سەرەکی و تایبەتی کە کرێکارانی خەباتکاری نەوت چەندین ساڵە ڕایان گەیاندووە و لە مانگرتنی ساڵی ڕابردوو ئەم ساڵیش بەرجەستەیان کردوەتەوە لابردنی شرکەتەکانی پەیمانکاریە. زۆرتری خاوەنانی ئەم شرکەتانە لە دەست و پەیوەندەکانی پێشووی ڕژیم بوون و بە چەوسانەوەی کرێکاران و پێشێلکردنی مافی سیاسی ئەوان سەرمایەی نجومیان پێکەوە ناوە. ئەوان ئەو بەشە لە سەرمایەدارانی نوێی ئێرانن کە لە جەرگەی سەرکوت و فریوکاری ڕژیمەوە سەریان هەڵداوە و لە پایەکانی هەڵسوراوی کۆمەڵایەتی و ڕژیمەن. خەباتی شێلگێرانەی کرێکارانی پەیمانی لە سەرەکی ترین پێشەسازی ئێراندا گرنگیەکی یەکجار زۆری هەیە. سەپاندنی داخوازیەکانی کرێکاران بەسەر ئەم خوێن مژانە بەستێنی لە ناوبردنیان دەخڵقێنێت. لەوەها بارودۆخێکدا خەباتی میلیۆنها ژن و پیاوی کرێکاری ئێران کە ئەسیری دەستی ئەو شرکەتانن
هاندەرە بێت بۆ خەباتی یەکگرتوانە و ڕێکخراو لە دژی چینی سەرمایەدار لە ئێران. داخوازی تایبەتی دیکەی کرێکاران هەڵوەشانەوەی یاساکانی ناوچەی ئازادی ئابووریە. بورژوازی و دەسەڵاتی ئیسلامی ئەم یاسایانەی بۆ بێمافترکردنی کرێکاران و هەرزانترکردنی هێزی کاری ئەوان داڕشتووە. کرێکارانی پەیمانی نەوت خۆیان بەشێک لە 1 ملیۆن کرێکارێکن کە لەم ناوچانە بەدیل گیراون. هەوڵ لە پێناو ڕێخستنی ئەم کرێکارانە و هەڵوەشانەوەی یاساکانی کۆی لە ئاسای ناوچە ئازادەکان بزوتنەوەی کرێکاری لە ئێران بەهێزترەکات. شۆڕای ڕێخستن لە کۆتایی ڕاگەیەندراوەکەیدا نووسیوێتی کە لە پاڵ داخوازی کرێکاری و ئینسانی لە جوغرافیای ئێران و شرکەتی نەوت پەرەپێدانی یەکگرتووی لەگەڵ کرێکارانی باقی وڵاتەکانی دیکە لە دەستوری کاری خۆیدا دادەنێت. ئەم شۆڕایە بانگەوازی تەواوی کرێکارانەکات کە داخوازیەکانی ئاماژە پێدرا و لە ڕێوڕسمەکانی سربەخۆ و بیر بێننەوە و لە بڕیارنامەکانی ڕۆژی جیهانی کرێکاردا بیان گونجێنن.